میوانەکەمان قسەکردن لەسەر پرۆژەی نێکستێپ بابزانین ئەم پرۆژەیە چییە؟ تایبەتە بە خوێندکارانی دوانزەی ئامادەی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین بۆ وەرگرتنیان لە زانکۆ پەیمانگەکان یاریمی کوردستان. پرۆژەکە بابزانین لەکوێیە، شوێنەکەی کوێیە، ئایا هەموو خوێندکارێک دەتوانێت سەردانی بکات بێ بەرامبەرە، یعنی چۆنە پرۆژەکە؟ گفتوگۆکەین لەگەڵ خاتۆڤین قادر ڕێکخەری پرۆژەی نێکستێپ. خاتۆڤین سڵاو لێ بەبیانیت باش. سڵاو لێ بەبیانیتان باش. پرۆژەکەتان کەی ڕادەگەێنن با بڵین کەی دەست پێکەن؟ پرۆژەکەمان لە 9 مانگینۆ واتە ئەم پێنجشەمە و جمعە و شەمەیە دەست پێکات لە کارگەی کللتوری سلێمانیە بێت و لە کاتژمێر 10 بەیانی بۆ 6 ئێوارە بێت. پرۆژەکەمان بۆ هەمووانە لە خزمەتی خوێندکاران و دەرچوانی پۆلی 12یە و ئەم پرۆژەیەمان ڕاگەیاند بۆ پڕکردنەوەی بۆشاییەک لە ناو کوردستاندا بەوەی کە خوێندکارەکان بتوانن بە ڕێگایەکی ئاسانتر بە زانکۆ پەیمانگەکان بگەن و وە لە نزیکەوانێ هەموو ئەو پرسیار و ئاراستانەی کە پێویستیانە بتوانن لە ڕێگەی زانکۆ پەیمانگەکانەوە بەدەستی بێنن بۆ وەرگرتنیان و خوێندنیان لە زانکۆ پەیمانگەکان. باشە، کێنەوەی کە لەگەڵ ئێوەن فۆرمەکان پڕ دەکەنەوە؟ پێشانگای نێکستێپ لە چەند چالاکیەک پێک هاتووە. یەکێک لە چالاکیەکانی فۆرم پڕکردنەوەی زانکۆلاینە واتە فێرکاریە لەسەر زانکۆلاین و لە هەمان کاتە بابەتەکانی تری چالاکانی تری ئەوەیە کە هەریەک لە زانکۆ پەیمانگە حکومی و ناحکومیەکان ستاندی تایبەت بەخۆی ئەبێ بۆ ئەوەی کە هەموو ئەو ئۆفرات و ئەو شێوازی خوێندن و وەرگرتنی لە ناو زانکۆ پەیمانگەکانی خۆیان ڕاستەوخۆ لە نزیکەوانێ بۆ خوێندکارەکانی بڵاو بکاتەوە. باشە، کەواتە کەسانی شارەزان لەوێ، ئەو کەسانی کە لەوێنن شارەزان. باشە، خوێندکاران دەتوانن چۆن سەردان بکەن، چۆن بگەنە ئەوێ، ئایا بەبێ بەرامبەرە یان بڕەپارەیان لێ وەردەگیرێت چۆنە؟ پێشانگاکە بێ بەرامبەرە شتێکەکەی بۆ خزمەتی خوێندکاران هەڵبەت کە بێ بەرامبەر بێت و جگە لەوەی کە بێ بەرامبەر و کار ئاسانیمان کردو بۆ خوێندکاران هەڵمان ناوە لەو سێ ڕۆژەیە بتوانین هەر کەسێکە لە ڕێگەی ئەو تەکسیانی کە دابینمان کردووە بتوانێت پەیوەندی بکات و هاتچۆی بۆ دابین بکرێت و بهێنرێت بۆ پێشانگاکە. ئەمەش کاراسانیە بۆ خوێندکاران و لە هەمان کاتیشە کۆدی تایبەت بە خوێندکارانمان داناوە کە بتوانێت ئەو کۆدی خۆی دروست بکات و خۆی تۆمار بکات و دواتر بتوانێت سوود لە ئۆفەر و ئەو شێوازی خۆ تۆمارکردانە ببینێت کە لە ناو پێشانگاکە هەیە. لەبەر ئەوەی کە لە ناو پێشانگاکەیە چەندین زانکۆ پەیمانگای تایە سەراحەت و لە هەمان کاتە هەرێکێک لە زانکۆ پەیمانگەکان بە ئۆفەری تایبەتی خۆیەوە هاتووە کە ئەمە سوودێکی زۆر گەورەی هەیە. زۆر کات ئێمە کە خوێندکاری پۆلی 12 بووین زۆربەی کات هەوڵمان ناوە کە بزانین بەڕاستی لە چه زانکۆیەک بخوێنین، سەرڕای زانکۆ حکومیەکان چه زانکۆیەکی ئەهلی هەیە، چ پەیمانگایەکی ئەهلی هەیە، یان چەندین دەرەجەکە و کوێ وەریەگرێ، ئەوەی کە خوێندکاری دەرەجەکەت کوێ وەری ئەگرێ و زۆربەی کات هەر بۆیە ناوی نێکستێکی پیشە ناوی هەنگاوی داهاتوومان لێناوە. هەموو کەسێک چاوەڕوانە لە دەرچوێکی پۆلی 12 کە هەنگاوی داهاتووی چۆن هەڵابژێرێ. ئێمە ئەو کار ئاسانیەمان کردووە و پێشانگایەمان دروست کردووە بۆ ئەوەی کە هەم خزمەتی خوێندکاران کە هەم خزمەتی دایک و باوکی خوێندکاران کات لەبەر ئەوەی کە لە ئێستا ڕێژەی زانکۆ پەیمانگەکان زیادی کردووە و لەمان کاتە نەک لە شاری سلێمانی بەڵکو لە چەندین شاری تروانێ زانکۆ پەیمانگا هەیە. بۆ دایک و باوک قورسە مناڵەکانی ببات بۆ هەموو زانکۆ پەیمانگاکان لە کاتێکا تۆ لە شوێنێکە زۆرینی ئەو زانکۆ پەیمانگایانە کۆ ئەەکەیتەوە بەڵکو ئەمە کار ئاسانێکی زۆرە و وەڵامی چەندین پرسیاریش ئەیاتەوانێ هەر بەوەی کە چەندین خوێندکاری تر ئەبینی تۆش مطمئینترەبی دڵنیاترەبی لەوەی کە ئاڕاستەکردنەکە چۆن بێت. زۆر باشە، کەواتە نوێنەری زانکۆکانیش لەوەیە داشکان نەکەن بۆ خوێندکارەکان. ئێمە تۆڕی کۆمەڵایەتی خۆمان تایبەت بە پێشانگاکە هەیە و چەندین ئۆفەر تاکو ئێستا بڵاو کراوەتەوە و داوا لە خوێندکارانەکەم کە بڕۆن تەماشای بکەن بۆی کە بزانن کە ئەگەر لەم پێشانگایە سەردان بکەن چەندێک سوودی بۆ خۆیان ئەبێت. هەنێک لە ئۆفەراتەکان ئەوەیە کە بە تایبەت ئەگەر سەردانی پێشانگاکە بکەیت و لەویانەیە بۆ نەفۆڕمی پڕکردنەوە وەربگریت یان ئەو پرسیارانەی کە خۆت هەتا لەو زانکۆیانە لەو پەیمانگانە بیکەیت ئەوە ئەچیتە قاڵبی ئەوەی کە داشکاندنت بۆ بکرێت و چەندین زەماڵی خوێندن لە ناو پێشانگاکەیە هەیە کە زانکۆ پەیمانگەکان پێشکەشی ئەەکەن. سەرڕای ئەوەش خوێندکار تەنها پێویستی بەوە نییە کە فۆرمی زانکۆلاین پڕکاتەوە یان فۆرمی زانکۆ پەیمانگە ناحکومیەکان پڕکاتەوە بەڵکو هەنێکیان بەهۆی کەمی نمرەیانەوە زۆر وریان ڕووخاوە یان هەنێکیان بەهۆی نەبوونی ئاراستەوانێ نازانن کە داهاتووی 4 ساڵی داهاتوی خۆیان چۆن هەڵبژێرن. بۆی لێرانە ئێمە
کارێکی وامان کردووە کە چەندین چالاکی وەکو وەرکشۆپ و پانێڵیش لەناو پێشانگاکەیە هەبێ بۆ ئەوەی کە ئەگەر خوێندکارێک پێویستی بە ئاراستێکی زیاتر بێ بتوانێت لە ڕێگەی پانێڵ و لە ڕێگەی وەرکشۆپەکانەوانێت سوودێکی زیاتر وەربگرێ. واتە ئێمە بیرمان کردوێتەوە لەم پێشانگایە 3 ڕۆژی ئەکادمی چڕ و پڕ بۆ خوێندکار دروست بکەین ئەوەی کە لە دوای پۆلی 12 پێویستی پێ بووە بۆ ئاراستەکردنی بۆ قەراردانی بۆ هەڵبژاردننی هەنگاوی داهاتووی بتوانن لەو 3 ڕۆژەیە ئێمە بەرچاوڕوونێکی باشی بۆ دروست بکەین. لە ساعت چەندەوە دەست پێکەن؟ لە ساعت دەی بەیانی دەست پێکەن. دەی بەیانی تا ساعت چەند؟ تا ساعت 6 ئێوارە. تا 6 ئێوارە. بەڵێ. دەی بەیانی تا 6 ئێوارە لە ناو کارگەی جگەرەی سلێمانی. وەکو تێدوتت پاس و ئەوەش پاس و تەکسی پێما بێت. بەڵێ ئێمە بە چەندین ڕێگە تەبان بۆ ئەم پێشانگایە چەندین زەمینە سازیمان کردووە کە پەیوەندیمان کردووە بە قوتابخانەکان خۆیانەوانێ ئەگەر پێویستیان بە پاس بێ بۆ خوێندکارەکانیان بۆی بیانهێنن ئێمە هاوکاریان نەبین. لە هەمان کاتە هەر لە ناو سوشال میدیای خۆمانە دامان ناوە کە تۆ ئەتوانیت لەو ڕۆژانەی کە پێشانگاکەیە لە ڕێگەی تەکسیەکانی خۆمانەوە پەیوەندی بکەی و بتوانیت بتگێرن بۆ پێشانگاکە ئەگەر بزانی لە دەرەوەی شاریت یان لە ناو شارە دووریت لە پێشانگاکە و سبب بۆ هەڵبژاردننی کارگەی کللتوری کارگەی جگەری سلێمانیش ئەوە بۆ کە ناوەڕاست بۆ پاسی بەسەرەوە و هەموو شوێنێک هەیە بۆیە تەنانەت بتومانە ئەگەر لەو ڕێگەیە شەوانە نەیتوانی بێ بە هەر کار ئاسانیەک بێت و شوێنێکیشە بۆ گەنجان بەڕاستی ویسمان لەوانەیە پێشانگایەکی جوان دروست بکەین بۆ خوێندکاران و بۆ زانکۆ پەیمانگاکان. چۆن پەیوەندیتان پێوە بکەن؟ پێویستانەیە ژمارەتان داناوە؟ ئێمە هەم ماڵپەری nextstepfair.com هەم سوشال میدیای nextstepfair فێر ینی پێشانگا هەر بنووسن nextstep تەسەورەکەم کە بە ئاسانی بدۆزرێتەوانێ و هەوڵمان ناوە کە لە مودەی ئەم من بۆی بگەڕێم وای دابنێم کە من خوێندکارێکی پۆلی شەشم خۆشم لە پۆلی شەش جا من بیرمە نێکستێپ لۆگۆیەکی پەمەیە بەڵە بەڵە خوێندکاران دەتوانن زۆر باسانی بیدۆزنەوە منی ژەر وەکویەوە ئێستا لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوکەوە بۆی گەڕام ڕاستە خۆ دەیهێنێ دەستان خۆش شتێک ماوە ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بن تەنها ئەوەی کە ئەم پێشانگایە بۆ خزمەتی خوێندکارانە و ئێمەش خۆمان بە دەردی خۆشت بێت لە سەردەمێکا کەسانێک نەبوون کە ئاراستەمانکەن و هاوکارمانکەن لەبەر ئەوە ئێمە لە خەمخۆری بۆ ئەو بابەتە ئەم پێشانگایەمان دروست کرداوە کارم لە خوێندکاران کە ئەگەر لە شاشەی کەناڵی کورساتەوانە یان دایک و باوکان ئێستا چاوپێکەوتنە ئەبینن 3 ڕۆژ یان ڕۆژێک تەرخانکەن بۆ خوێندکارەکان بۆ ئەوەی کە سەردانی پێشانەکە بکەن و سوود ببینن لە هەم لە ئۆفەرەکان هەم زانکۆ پەیمانگاکان ببینن و لە هەمان کاتیشە ئەو سیمینار و وەرکشۆپانەی کە هەمانە بەشداری بکەنتیایە کەواتە خەڵقی خوێندکارەکانتان مەبن کێ فۆرمەکەیان پۆپڕکاتەوە تەکلیف لە دەرو دراوسێ و خزم و ناسیاو بکەن لە کارگەی کللتوری جگەرە لەوێ بەبێ بەرامبەر فۆرمیان بۆ پڕ دەکەنەوە بەرچاوڕوونیانە دەنێ و کوێ باشە و کوێ باش نییە و سپاس بە ڕوونکردنەوەکانت دەستان خۆش بێ ماندوو نەبن.